ساڵتان لەبێت و لە شارپرێسەوە ئەم کاتتان باش. لە ماوەی 20 بۆ 25 تاوەکو 30 ساڵی ڕابردوودا زۆرن ئەو گەنجانەی کە لە هەرێمی کوردستانەوە کۆچیان کردووە بۆ یەکێک لە وڵاتەکانی ئەوروپا و لەوێ وەکو پەناهەندە ژیانیان بەسەر دەبن. بەشێک لەو گەنجانە هەرزوو تێکەڵ دەبن بە ژینگەی ئەو وڵاتی کە لێوە کە لێی پەناهەندەن یاخود پەنابەرن. تەنانەت بەشێک لەو گەنجانە بە تەواوی دەچنە ناو ئەو کایانەی ژیان لەوێ کە هەر جۆرێک بێت، هەر دەرفەتێک بێتە بەردەمیان دەتوانن بیقۆزنەوە، سوودی لێ ببین و هەنگاو بە هەنگاو ئەو شتەی کە دەیانەوێت پێی بگەن. ئامانجی گەورەیان هەیە. بەشێک لەو گەنجانە ئێستا وەکو سیاسی، وەکو پەرلەمانتار، وەکو حیزبی لە بەشێک لە وڵاتانی ئەوروپا چالاکن، کار دەکەن و بەشێکیان لە خزمەتێکی گەورەیان بە لۆبی کوردی کردووە لە بەشێک لە وڵاتانی ئەوروپا. ئێستا من یەکێک لەو گەنجانم لەگەڵدایە، میوانی بەرنامەکەمە کە لە ساڵی 2001 چۆتە دەرەوە، هەرێمی کوردستانی بەجێ هێشتووە. ئێستا کاندیدی ژمارەیەکی یەکێک لە پارتەکانی سکۆتلەندایە بۆ پەرلەمانی ئەو هەرێمە. بەڕێز ڕۆزا ساڵح کاندیدی ژمارەیەکی پارتی نەتەوەی سکۆتلەندام لەگەڵەیە. خات و ڕۆزا، ئەم کاتت باش، دەمەوێت بزانم بە خێرایی چیرۆکی جێهێشتنی باشووری کوردستان و گەیشتنت بە سکۆتلەندا و کار و چالاکیەکان و بەرەو پێشچوونی کارەکانت بۆ بینەرەکانم باس بکەیت. ئەم کاتە باش، زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. ڕاستی من لە تەمەنی 12 ساڵیەوە لەگەڵ خێزانەکەم کوردستانمان بەجێهێشتووە. لە سکۆتلەند خوێندنم کردووە لە تەمەنی 12 ساڵیەوە. ئەستەش گەیشتمەتە ئەو پلەیە کە خۆم کاندیدێتی ڕقم یەکەم لەسەر حیزبی SNP. باشە، چۆن لە ژیانی پەناهەندەییەوە گەیشتوتە ئەوەی کە ئێستا کاندیدی ژمارەیەکی هێزێکی سیاسی بی بۆ پەرلەمان؟ بەڵێ، من لە مناڵیەوە ڕاستی کەسێکی ئاکتیڤ بوومە، کەسێک بوومە تێکەڵی میلەتی ئێرە بوومە سکۆتلەند و بە مناڵی 15 ساڵ بووم بەناوبانگ بووین بە کچەکانی گلاسگۆ. کامپینێکی گەورە کرا لێرە بۆ پەنابەر کە من 15 ساڵ بووم. کامپینەکەمان وای کرد کە مناڵ بە هیچ شێوەیەک لە سجن نەکرێت و ئامنستیەکی زۆر، یعنی ئەو کەسانی کە لێرە بوون جوابیان وەرگر، ئەوانی 4 ساڵ 5 ساڵ لێرە بوون. کامپینەکە زۆر بەناوبانگ بوو و ئێمە ئەو کاتە فەرست مینیستەری ئەو کاتەمان بینی، سەرۆکی وڵاتەکە، کە داوامان کرد پەنابەر ڕێزی لێ بگرترێ. باشە، کۆمەڵێک وێنە لە پشتەوە دیارە، کۆمەڵێک پۆستەرن، دیارە ئەوە بەشێکن لە کار و چالاکیەکانی بەڕێز. ئەمە هەندێک لەبارەی ئەوە قسەم بۆ بکەیت. بەڵێ، ئەوە نیکڵەس ستەرجنە، ئەوە سەرۆکی حیزبەکەمانە و فەرست مینیستەرە. نزیکی 10 ساڵە یعنی ئێمە لەسەر حکومین لە سکۆتلەند. ڕاستی خۆم وەکو ئافرەتێک زۆر ئینسپایر بوومە، یعنی شانازی پێوەکەم و سێری ئیشەکانی یەکەم. خۆم لە تەمەنی 7 ساڵی کە وەزیری تەندروستی بوو ئیشم لەگەڵ کرد بۆ 1 هەفتە. ڕاستی لەو کاتەوە بە مناڵیەوە من سرنجی حیزبەکە ڕایکێشاوم و بە تایبەتی کە سەربەخۆیی ئێوێ بۆ سکۆتلەند. باش، ئەمەوێ هەندێک باسی سروشتی کاری سیاسیم بۆ بکەی لە سکۆتلەندا بە تایبەتی و بەگشتی لە بەریتانیا. چۆن ئێوە وەکو گەنجێک لەو ماوەکەمەدا توانیوتانە ئەو هەنگاوە سیاسیە بنێن؟ هێز و لایەنە سیاسیەکانی ئەوێ سروشتی کاری سیاسی چۆنە بەراورد بە کاری سیاسی لە هەرێمی کوردستان؟ ڕاستی ینی مەبەستەوەیە چی ئیشەکە کرد بۆ کوردستان لێرەوە؟ نا، مەبەستم بۆ بزانم سروشتی شێوازی کاری سیاسی لە سکۆتلەند چۆنە بەراورد بە کاری سیاسی لە هەرێمی کوردستان. هەڵبەت دواییش دێمە سەر ئەوەی کە چۆن توانیوتانە خزمەت بە لۆبی کوردی بکەن لەوێ. بەڵێ، ڕاستیەکەی ئێرە تۆزە وەکو کوردستانە، یعنی هەرێمی کوردستان پەرلەمانی هەیە، بەس هەموو دسیژنێک ناتوانێت، ینی هەموو بڕیارێک ناتوانێت بکە. لێرەش وەکو کوردستان وایە لەندەن هەموو بڕیارەکانەکەن وەکو بەغا، ینی جیاوازیەکی ئەوەیە مەسەن لەسەر خان و تەندروستی و
ئەو شتانە بڕیار دەتوانێت بدە بەڵام ناتوانێت مەسەن بۆ ڕۆین ئەمانی بکە بتوانێت پارە داوا بکە تاکسیشن ئەو شتانە لێرە ناکرێت لە لەندەن زیاترەکرێ وە تایبەتی مافی پەنابەر لێرە هیچ بڕیارێک نادرێ هەمووی لە لەندەنە درێ بۆیە وەکو پەنابەرێک هەستەکەم ئەم وڵاتە ئەگە سەربەخۆ بێت مافی پەنابەر زیاترە بێ باشە مادام باسی پەنابەرت کرد ئەمێ بزانم لە پرۆژە و کارەکانی تۆیە لە ئەگەری سەرکەوتنت بۆ پەرلەمان چیت هەیە چه پرۆژە و بەرنامەیەکت هەیە بۆ خزمەتکردنی پەنابەران بەڵێ یەکێک لە ئیشەکان ئەمە بیکەم ئەوەیە زیاتر کمیونیتیەکانی کە پەنابەرن ئیش بکەن ینی ئیشیان پێ بدرێت زۆربەی خەڵکەکان ئیشیان نییە لێرە ئیشی ڕەشەکەن یان ئەو ئیشانە ینی سەرەکی نین بتوانن بچن تێکەڵی میلەتی ئێرە بن ئەو ئیشانە حەزەکەم بیکەم ئەگەر لێجسلیشنێک بێنمە پێشەوە وەکو ئەندام پەرلەمانێکی سکۆتلانی ئەو پرۆژەیە بکەم باشە تۆ هیچ ژمارە و داتایەکت لایە لەسەر پەنابەرانی کورد لە سکۆتلاند بەڵە داتایەک هەیە بەڵام نازام چۆن ئاکیرەتە ینی لە سەتا بێت ئەڵێن مەسەن ئەو شاری کە من خۆمی تێ هەڵەبژێرم گلاسگۆ ئەڵەن نزیکی 4,000 کوردی تیا هەیە باشە تۆ تا چەند متمانەت بەوە هەیە کە کوردەکانی ئەوێ پەنابەرانی کورد لەوێ دەنگت بۆ بدەن هەڵبەت بەرمەبنای ئەوەی کە بەڕێستان کاندیدی ژمارەیەکیشن بە ئەگەری زۆر بەهێز دەچنە پەرلەمان ڕاستەکەی کوردەکان زۆر پشتگیر بوونەوە پەیوەندیان پێوە کردومە و لەو شارەکانی تریش وتوانە ئەتوانین دەنگن بۆ بدەین زۆر پشتگیری بوونەوە هەوڵم داوە زیاتر بزانن کە مافی خۆیان چییە ناوی خۆیان بنووسن و خۆیان تۆمارکەن بۆی دەنگ بدەن چونکە وەکو خۆت ئەزانی ئەم ساڵ یەکەم ساڵە ئەو کەسانی کە جوابیان وەرگرتووە نەبوونەتە بەڕیتانی هێشتا ئەتوانن دەنگ بدەن ئەو دەنگدانە بەس لە سکۆتلان ئەدراوە بۆ پەنابەرانە باشە لە ماوەی ڕابردوودا بەشێک لە کار و چالاکیەکانی بەڕێستان لە بواری یەکسانی جێندەری و لە بواری ژناندا بووە بەگشتی چیت هەیە بۆ ئەو پرۆسەیە چۆن دەتوانی لە بەرنامەی کارەکەی خۆتا چۆن دەتوانی خزمەت بە ژنان بکەیت لەوێ وەکو مافی ئافرەت ڕاستی زۆر حەزەکەم ئافرەت بتوانێ ئیش بکات زۆربەی بە تایبەتی پەنابەرەکان کێنە دەرەوە کەمیان بەس ئایلەی دانێن و مناڵیانە بێت و ئیش ناکەن هەوڵە دەم پرۆژە و وەکو پێم وتی پرۆژە و ئیش بدۆزمەوە بۆ ئەو خەڵکانە و ئەجوکیشن مەسەن خوێندن بتوانن بکەن هەر خۆم لە کەتەلە ببووم هەوڵم داوە ینی سەرەکی خوێندن هەموو کەس بتوانە بخوێنێ لە جامیعەیە لە دوای کۆلێج چونکە پەنابەرەکان مەسەن ئەو کەسانی کە جوابیان نییە تۆزە پرسە بچن بۆ جامیعە لێرە ناتوانن من کامپینێکی گەورەم کرد وەکو سکۆلەرشیپی پێوترێ ینی بتوانن ئەو کەسانە بچنە جامیعە بخوێنن باشامێ لەبارەی کارکردن و لۆبیکردن بۆ قەزیەی کوردی لەسەر ئاستی هەر چوار پارچەی کوردستان پێتان وایە تا چەند گرنگە کوردەکانی ئەوروپا بچنە ناو ناوەندی بڕیاری سیاسیە و لەوێوە خزمەت بە لۆبی کوردی بکەن ڕاستی زۆر گرنگە وەکو کوردێک من لە سکۆتلان ژیاوم هەست دەکەم بە بۆنەی منەوە کورد زیاتر ئەناسرێت ینی باسەکەن کە من لە کوردستان لەدایک بوومە کورد وایە بە بۆنەی منەوە باسەکرێت یعنی ئەگە کوردی زیاترمان هەبێت چالاکوان بن کورد زیاتر مافی ئەبێت مەسەن نامە ئەنێری بۆ ئەو ئەندام پەرلەمانی کە ڕپرزەنتی تۆکە کە لە پارلەمان قسەت بۆ ئەبێ قسە بکە ینی تۆ نامەیەکی بۆڵێ لە پشگیری لە کورد بکە تەئسیری زۆر ئەبێت زۆر باشە ئەمێ بزانم تۆ تاکە کاندیدی کوردی لە ناو هێزەکەی خۆت و لە دەرەوەی هێزەکەی خۆشت یاخود کاندیدی دیکە هەیە کە کورد بن و کاندیدن بۆ پەرلەمان هەتا ئێستا هەر من کاندیدم بەڵێ کەسی کە نییە زۆر باشە دەگوترێت زۆر نزیکی لە سەرۆک وەزیرانی ئەوێەوە ئەو پەیوەندیە چۆنە تا چەند
سوودت لەو پەیوەندی وەرگرتووە بۆ کار و چالاکیەکانی خۆت؟ بەڵێ وەکو پێم وتی من لە مناڵیەوە تێکەڵی حیزبەکە بوومە لە تەمەنی 17 ساڵیەوە ئیشم کردووە لەگەڵ نیکلاس ستەرجن کە سەرۆکی حیزبەکەمانە ئەوە هەندی داوم کە زیاتر نزیک بمەوە و ئیشیشەکەم بۆ ئەندام پەرلەمانێک ناوی کریستیڤنزە لە گلاسگۆ ئیشەکانی بەتایبەتی کورد لە ئەگەێنمە لەندەن 5 ساڵ زیاتر ئیشەکەم بۆ ئەو. باشە لە ماوەی ڕابردوودا بڕوانامەی شەرەفی فەخریت وەکو کەسایەتێکی جیهانی پێبەخشاوە ئەو بڕوانامەیە چۆنە لەسەر بنەمایچی دەبەخشێتە کەسایەتیەکان و تا چەند بڕوانامەکە کاریگەری لەسەر کار و چالاکیەکانی تۆ دروست کردووە؟ ئافۆم کە تێنەگەیشتم لە ماوەی ڕابردوودا بڕوانامەیەکی وەک کەسایەتێکی جیهانی بڕوانامەیەکی شەرەفی فەخریت پێبەخشراوە لەوێ تا چەند ئەو بڕوانامەیە کاریگەری هەبووە لەسەر کار و چالاکیەکانی تۆ لەوێ؟ زۆر تەسیری هەبووە چونکە من چالاکیم زۆر هەبووە لێرە بەڵێ ینی لە سندیکای کرێکارانیش ئیشم کردووە من تێکەڵی ملەتی ئێرە بوومە ئەو شتانە زۆر تەسیری کردووە کە سەر بکەوم. باشە کۆمەڵەیەکتان هەیە بە ناوی کۆمەڵی پشتگیری و هاوسۆزی سکۆتلەندی کوردی لەسەر کێشەکانی کورد ئەو کۆمەڵەیە کار و چالاکیەکانی چۆنە ئێوە تا چەند لەو کۆمەڵەیە جێگەتان گرتووە؟ بەڵێ سکۆتیش سۆڵدارتی وت کوردستان ئەوە لە 2014 ئێمە ینی ئیشمان دەست پێ کرد ڕاستی ئیشمان کرد بۆ کوبانێ زیاتر و لە سکۆتیش ینی مەکتەبێکی سکۆتیشی لەوێ دروست بکرێ نزیکی 15-16 هزار پاوەرمان کۆ کردەوە و نردمان بۆ کوبانێ کە ئەو مەکتەبە دروست بکرێ. زۆر باشە مەوەکو کاندیدی ژمارەیەک ڕاشکەوانە پێم بڵێ تا چەند متمانەت بەخۆت هەیە کە سەردەکەوی بۆ پەرلەمان؟ متمانەم زۆر هەیە کە سەرکەوم ئەگەریش ئەم جارە سەر نەکەم و جارێکی کە هەر سەرەکەوم. زۆر باشە سوپاس بۆ ڕۆزا ساڵح کاندیدی ژمارەیەکی پارتی نەتەوەیی سکۆتلەندە بە هیوای سەرکەوتن زۆر سوپاس کە لە ئەوروپاوە لە سکۆتلەنداوە لەگەڵمان بوویت. زۆر سوپاس. ئەگەری شتێکت ماوە دەتوانی پەیامی خۆت بگەیەنی؟ وەکو هەموو وڵاتێک میلەتی کورد هەوڵەدەم دەنگی بگات بۆ دەرەوەی ئەوروپا و حەزەکەم لێرە بڵێم هەموو کوردێک ینی بڕوای بەخۆی هەبێ ئەزانم ئێمە وڵاتمان نییە بەس توانامان زۆر هەیە و زیرەکین ئەگەر لە دەرەوەی ئەوروپای دەنگ بدا ئاکتیڤ بە. هیچ پەیامێکی تایبەتیت هەیە بۆ کوردانی ئەوێ؟ خۆتان تۆمارکەن و دەنگ بدەن بە ڕۆزە ساڵێ بۆی دەنگی کورد بگەێنم بۆ پارلەمان. زۆر سوپاس بەڕێز ڕۆزا ساڵح کاندیدی ژمارەیەکی پارتی نەتەوەی سکۆتلەندە سوپاس کە لە سکۆتلەنداوە لەگەڵمان بوویت بینەرانی بەڕێز ئێوە شاد بن کاتێکی خۆش خواتان لەگەڵ بێت.